إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. لە علمی اقتصادا زانایان متفقن لەسەر ئەوەی کە ئابووری ناسان پێیان وایە کە ئوسوولەکانی ژیان و اقتصاد و ئابووری لەسەر سێ کۆڵەکە ئەوەستێ: یا زراعەتە کشت و کاڵە، یا سەناعەت و سەنعەتە، یان بازرگانی و تیجارەتە. لە مەذهبی ئیمامی شافعیە ئیمام نەووی نەقڵ ئەکا زۆرینەی ئەصحابی مەذهب پێیان وەهایە کە تیجارەت لە هەموو کایەکان باشترە، لە هەموو ئوسوولەکانی کار و کەسابەت باشترە. ئیمامی ماوەردیەکێکە لە عولەمای مەذهبی ئیمامی شافعی و پیاوێکی سیاسی زۆر گەورەیە لەگەڵ سێ خەلیفە لە خەلیفەی موسڵمانانە، ئەو شەیخول ئیسلام بوو، گەورە و دەمڕاز بووە، ئەفەرمێ ئەطیەبترین و باشترینی ئوسوولەکان بریتێ لە زەراعەت نەک لە تیجارەت. کشت و کاڵ بابەتێکە کە خوای گەورە زۆر سەرنجی ئێمە ڕاکێشاوە لە قورئانی پیرۆزە و هەروەها ئەو شتانەی کە زەکاتیان لەسەر فەرز کراوە لە شەریعەتی ئیسلامیە حتا کۆتایی ژیان ئینسانیت لەسەر ئەوانە ئەژی، چونکە شەریعەتی ئیسلامی بۆ ڕۆژ و دوو ڕۆژ نییە، زەکات بۆ ڕۆژ و دوو ڕۆژ نییە. بۆیە ئەبینی زەکات فەرز کراوە لەسەر هەم بازرگانی هەم فەرز کراوە لەسەر زەرعەت و کشت و کاڵ. تەنانەت ئەوەی کە لەسەر زەرعەت و کشت و کاڵ دانراوە ڕێژەکەی زۆر زیاترە لە فیقی ئیسلامیە لەوەی لەسەر بازرگانی دانرا. ئینسان پارەی هێوێ لە کار و کەسابەتە لە 102.5 زەکاتیەکە، بەڵام لە زەرعاتە لە 110 واتە دەیەک زەکاتیەکە. پێی ئەوترێ عوشر و ڕوبعی عوشر. ئێمەی ئیماندار کاتێک کە مامەڵە لەگەڵ کشت و کاڵە ئەکەین، کاتە سەرنجی قورئانی پیرۆز ئەدەین، ئەو هەموو ئاەتەی قورئان باسی دار و درەخت و گژ و گیا و ئەمە بۆ چییە؟ یان بۆی ئەم ئینسانە کارەکەی خۆی لەسەر زەویا جێبەجێکە. کاری ئێمە لەسەر زەویا سێشتە وەکو ئیمامی ڕاغبی ئەسفەهانی ئەفەرمێ: یەک عیبادەتی خۆیە جەل جەلالوه، دوو خلافەتە و بوون بە خەلیفەیەتی خۆیە لەسەر زەویا و ئیدارە و سیاسەتی سەر زەویە، سێ عیمارەتی سەر زەوی ئاوادارکردنەوەی زەویە. یەکێک لە ئوسوولەکانی عیمارەت و زیندووکردنەوەی سەر زەوی بریتێ لەو زەراعەتەی کە ئینسانی موسڵمان جێبەجێ ئەکات و ئەیکات. ئەو زەراعەتەی کە ئێمەی ئیماندار خەریکی ئەبین و ئیشی لەسەر ئەکەین، دیقەت بدە لە قورئانە چۆن سەرنجی ئێمە ڕائکێشە بووی. چەندین ئاەتی قورئانی پیرۆز لە خزمەت یەکێک لە ئاەتەکانە ئەبین لە سوورەتی یاسینە ئەفەرمێ: وآية لهم الأرض الميتة أحييناها. یەکێک لە بەڵگەکانی ئێمە، بەڵگەکانی گەورەی ئێمە، دەسەڵاتی ئێمە، جەماڵی ئێمە، جوانی ئێمە ڕەب العالەمین ئەفەرمێ لەسەر زەویە بریتیە لەو زەویە مردووە وشکە ڕقا أحييناها کە ئێمە زیندوی ئەکەینەوە وأخرجنا منها حبا فمنه يأكلون. دانەوێڵەیەکی جوانی لێ سەوزەکەین و بەرهەم ئەهێنین ئینسانەکان ژیان لەسەر ئەوە ئەبەن و لەوە ئەخۆن.
وجعلنا فيها جنات من نخيل وأعناب هر أو زەویە ڕق و تەقا چەندین باخ و بوستانی جوان جوان لەسەری دروست ئەکرێت چەند دارخورمای بەرز چەند مێوی جوان وفجرنا فيها من العيون چەندێ وشکەڵان و زبر و ڕقە لەگەڵ ئەوە چەندین کانیاوی جوان جوان لەسەری ئەتەخێنین و بەرهەم ئەهێنین بۆ ئینسانەکان ليأكلوا من ثمره وما عملته أيديهم بۆ ئەوەی ئینسانەکان ثەمەری سەرزەوی ئەوەی کە خوای گەورە خۆی خۆڕست کە ئەیان داتێ لەگەڵ ئەوەی خۆیان بەدەستی خۆیان ناشتویانە بەرەکەی بخۆن و شکری رب العالمینی لەسەر بکەن لە فەرمایشتی پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم زۆر فەرمایشتمان هەیە تەرکیز لەسەر ئەم لایەنە ئەکاتەوە فەرمایشتی خۆشەویست ئەفەرمێ من كانت له أرض فليزرعها أو ليمنحها أخاه ئەگەر کەسێ پارچە زەویەکی هەبوو با بچێ بیکاتە زەرعات یان بابی بەخشێ بە براکەی بیدا بە براکەی با ئەو بیکا بە زەرعات ئەگەر خۆی پێ نەکرا ئەمە ئەمرە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بۆی زەویەکەت بە خاڵی بەجێ نەهێڵی زەرعاتی تیاکەی کوشتوکاڵی تیاکەی خۆتی پێوە ماندووکەی لە فەرمایشتێکی ترە خۆشەویست ئەفەرمێ صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ هەر کەسێکی ئیماندار ئەگەر هاتوو دارێکی ناشت یان هەر جۆرە زەرعاتێکی کرد ما من مسلم يغرس غرسا أو يزرع زرعا فيأكل منه طير طيرك هات لي خوار أو إنسان أو بهيمة إنسان هات لي خوار بهيميك أجلك هات لي خوار إلا كان به صدقة إلا أو أبت صدقة وأكسل الرجي قيامته خوش بختي وأكساني كجوتيارا شتێکت ناشتووە تۆ خۆت نازانی لە ڕۆژی قیامەتا پێدەوترێ ئەی فڵان سەدەقەیەکی زۆر گەورەت کردووە 1000 مێرولە لەسەر ئەم گەنمەی تۆ ژیاون ئەجرەکەی هەمووی بە سەدەقە بۆ تۆ نووسرا تایرێکی برسی هات لێوە تێپەڕی لایدا لە باخەکەی تۆ شتێکی خوارد بە ئەجر بۆ تۆ نووسرا لە ڕیوایەتێکە ئەفەرمێ حتا ئەگەر دزی لێ بکرێت دزی ئەگەر کەسێک هات لە باخەکەیە دزی لێکرا بە ئەجر و بە سەدەقە بۆ نووسری ئەفەرمێ ئەگەر ئافەتێک هات بەڵای هادیای لە باخەکەت بە ئەجر و پاداش بۆ تەنووسری ئەمانە هەمووی هاندانی ئیسلامە بۆ ئەوەی ئینسانی موسڵمان زەویەکەی ڕانەگرێ ئەگەر زەویشی نەبوو بە منحەج بێ زەویە وەرگرێ هەر چۆنە بێ کوشت و کاڵی تیا جێبەجێ بکە ئەگەر زەرعاتەکە تووشی نەخۆشی هات ئەگەر بەڵایەک ڕووی تێکرد سەرما ڕووی تێکرد گەرما ڕووی تێکرد بێ ئاوی ڕووی تێکرد تۆ کرد و وشک بوو هێشتا تۆ ئەجر و پاداشتە هەیە و سەدەقەی خۆتە بۆ نووسراوە جاری وا هەیە دارێک کە ناشتوتە بە ئیخلاسەوە دارەکە وشکیش بووە بەڵام تۆ لەناو گۆڕەکەتەوە وەکو سەدەقەی جاری هەر سوودی لێ وەرەگری ئەم سەرزەوی کە ڕەب العالەمین موسەخەری کردو بۆ ئێمە بۆ تەعمیرە بۆی ئێمە بزانین چۆن مامەڵەی لەگەڵ ئەکەین چۆن تەعمیری ئەکەینەوە چۆن دروستی ئەکەینەوە ئەمە قوتابخانەیەکی زۆر گەورەیە لە خزمەتانە بابەتی کوشت و کاڵ ئەمڕۆ لەوە سەرنجی جیهانی جارێکتر ڕاکێشابێتەوە بۆ لای خۆی مەسئلەی نەوت و ئەو بابەتانەی تر هەموو شتی کاتین ممکنە ڕۆژێک لە ڕۆژان نەوت بێتە بەڵا یەک فلسی قەڵب نەکە بەڵام زەرعاتەکەت هەمیشە زیندویەتی بە ئینسان ئەدا ئەگەر هەموو حیاتت لە زەرعاتە زەرەرە کردبێ لای خوا زەرەر نەکردوەوە بە سەدەقە و بە ئەجر بۆ نووسراوە باخو بێستانەکەت بە هەمان چەشن بۆیە پێویستە گەنج و لاوەکانمان لە سێ بوارە ئیشی خۆیان جێبەجێک یەک لە زەرعاتە ئەبێ کاری کردبێ بزانە چۆن زەرعاتەکە فێر ببێ ئەوە علمێکی زۆر تایبەتە جیهان لەسەر ئەوە علمە ئەڕوا ئەمڕۆ لەوە ئەچێ ڕۆژێک لە ڕۆژان تۆ پێویستت بەوە بوو بێ دەنکە گەنمێک بنێژیت و چاوەڕێکەی دەی بەشکم ئەم دەنکە گەنمە یەک بە 10 یەک بە 20 ببڕێ ئەکرێ ئەمڕۆ بە عیلم وەها بکرێت یەک بە 1000 و 10000 و زیاتریش ببڕ بۆی ئەمە بەشێکە لایەنەکە لەو لایەنانەی کە گەنج ئەبێ فەرامۆشی تیان نەکات ئەبێ پڕی کاتەوە ئەبێ دروستی کە لایەنێکتر لە لایەنەکان بریتە لەوەی کە لە بازرگانیە ئەی گەنج خۆت فێری بازرگانی کە وەلەو لە دوکانێکی بچووکەوە بێ وەلەو یەک جاریش بێ باز زەرەرکەی ناکرێ مناڵەکەت بخەیتە بەر خوێندن بە حیساب فێری علمی ئەەکەی فێری دنیاداری و ژیانداری و نەکردبێ فێری بازرگانی و نەکردبێ یان فێری سەنعاتێک لە سەنعاتەکان نەکردبێ ئیتر دارتاشیە
حەلاقیەکە سەرتاشانەیەکە هەر شتێکەیە لە هەر بابەتێک مهم سەنعەتێک ئەبێ ئەم مناڵە بزانێ کە خزمەت بە ئینسانیەتکە. مەدرسەی کوشت و کاڵ زۆر دەرز بە ئێمە ئەدا. من 3 دەرز لە دەرسەکانی لە خزمەتانە بە کورتی و کوڵی باسەکەم. یەکەم دانێ لە زەرعاتە تۆ فێر ئەبی نیەتی باش بێنی. ئەم هەموو حەدیثانەی پێغەمبەر صلی الله عليه و سلم بۆ تۆیە تۆ ئەم دارە و ناش بڵێ یا ئەڵڵاه بەناوی تۆ لە پێناوی تۆ ئەمە فێرت ئەکە هەموو حیاتت لە پێناوی خۆیان سەرف بکەی. زۆر شت هەیە پێویست ناکات تۆ بەرهەمەکەی بخۆی ئەی نەژی لەبەر خاتی خۆ دوایی بەرهەم ئەخۆ. دووهەم وانە ئەوەیە کە پشت بەخوا قایم بکەی. پشت بەخوا قایمکردن لە جوتیارە زۆر جوان ڕەنگ ئەداتەوە. ئەم تۆ هێنەوەی خاتە ناو زەوی و ئیتر دەسەکانی بەرزەکاتەوە دوعا ئەکات و پشت بەخوا بەسە یا ئەڵڵاه خوای فریام بکەوە بەهانامە وەرە. ئەم پشت بەستنە بەخوا یەکێکە لە دەرسە زۆر گەورەکان و ڕوکنەکانی دین. 3 هەمیشە ئەو کەسانەی کە جوتیارن کە تەحسیلاتی خۆیان کۆ ئەکەنەوە وآتوا حقه يوم حصاده زكاتي خوين لدرا كان رقوا بكويا كانوا يكجلوش تاني كهمشة ناخيان أهجين شكري خويا سباس رب العالمين كان لسر أو نعمة جواني في عطاك دون كردني بخاوني أو ملكو كردني بخاوني أو شتو أو رزقيك لأسمان أو خوي برياليدات شنه هي توي وشون هي توي وبتشيواز عزيزان أخير كلمة لخدمتنا أمولاتي إما برا لجوانية برا لديماني جوانا من أزالم همو دولان ناكاملي دولته همو أمانة تأثيري كدو لسر زراعته لسر كشتوكالي إما ولوتي تو زور ماندوبي بلام لنتيجة خيرك وهاد دزگير نبو بي بلام أجر كشتوكالي خوتت كردبي كاري خوت لناو زەویە کردبێ و تعمیرت کردبێ یەکەم فەرمانی خوا جێبەجێ کردووە دووەم ئەمە سەدەقە و دین ئاخرەتی تۆی مسۆگەر کردووە دنیاکەش بەدەستی ڕەب العالەمین ڕزقی ئێمە لەسەر زەوی نییە بەدەستی کافران نییە لە ئاسمانەوەیە بڕیار لەلای ئەوە ئەو بڕیارت بۆ ئەدا بۆیە یەکێک لەو شتانەی کە ئەلەمڕۆیە پێویستە جەنگی لەسەرکەین بریتێ لەو ئیقتیسادەی کە لە زەویەوە دەسمان ئەکەوێ نەک ئەو ئیقتیسادەی کە حکومەت چکە ئەمانداتی خوای داوات لي أكن بناوي جوانت وصفتي برزبة اسمي عظم اللي سرجم قناها كان من مبورة درجة كان خير بسر ما نبكره يا رب العالمين خوای جان ئەم ئیماندارانە هاتوونتە ئەم ماڵەی تۆ خوایە کەسیان ئەم ماڵە بەجێ نەهێڵن لە سەرجەم گوناهیان بورابی سەرجەم دەرگاکانی خێرە بەسەرا کردبنەوە یا ڕەبی خوایە عاقبەتیان پڕ خێر و بەرەکەت و خواناسی و دینداری بکە یا ئیلاهی بمان گێڕە لەو عەبدانەی کە سەر زەوی بۆ تۆ تەعمیرەکەن و ئاوەدانەکەنەوە خوای گیان سەر زەویمان بۆ ئاوەدان کەرەوە یا رب العالمین خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەت و کەڕەم و بەزەیی خۆت دەرگاکانی خێر دەرگاکانی ئاسمان دەرگاکانی بەرەکەت بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین يا ربي إلهي أم عبدان هاتون أم دسانيان بولاي تو برز كردوتو هاوار بولاي تو أكن دسي زليلي خويان بولاي تو برزكن أما نسجدنا بن تنها بوتو نبي ركوعنا بن تنها لبينا بيتو يا نبي ديا إلهي دعاك أن جرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين إمان دار وشوي سكا جياننا رب العالمين مدرسه گەورەش پێی دروستی کردێنمێ و خەڵقی کردێنمێ یۆجە مەدرسە فرە گەورەکە زەمین و زەراعەتەنە کە ئێمە کەرمێش هینە مەدرسەی ئەو فرە گەورەن کە ئینسانی ئیماندار ئەشم ئیسفادە ژوانەکەرەوە پێغەمبەر خوای صلی الله عليه وآله وسلم فەرمایشتێوەنە فەرماوە ئەگەر ڕۆ قیامەتی ئەما إذا قامت القيامة يعني إذا قامت الساعة وفي يد أحدكم يا وبيد أحدكم فسيلة أجر رو قيامتي أما يوتا لقدار دسشوبي فسيلة زياتر بهنو خرما وما سريو يا هر داري وتر فإن استطاع أن لا يقوم حتى يغرسها فليفعل أجر تاواش ولا أن جولا كرو شي ترساي وشي نارحتي كهنج فرماو بائنك إنا دسشو بنيوش يعني الرو قيامتي
حتى دقيقة كتو جيان بسربري، حتى دقيقة كتو هني تو خريك زرعاتي به، تو خريك النيايبة إفرمايشتي شني أنا هانا وتومون داروبار بنيي شيء تريش شنن رو قيامتي، حتى رو قيامتي تا أخير لحظة وجيان إنسانيتي مهم ترين شيء زراعتها كإنسان كروش. أجر أخير لحظة وجياني تنبوتو زرعات كره جيان سر زرعاتي مردو أرونا جنگ فرق وره چنی جهانی إسلامي كريو تماشا كردي أرو قردو جهانی إسلامينا كو جهانی باري صانا بانزو زمين جينا دسو أمتي إسلامي كشي أمتي إسلامي أرونا محتاجو قنما خلقين صالكا حفتاكا وشصكا قردو جهاني جنكري سرو أنا كنازا دولو مسلمانان بهيش يوازي زرعاد ولا يقنو شكالي زانا وشات تشكرا زانا نتيجة وجياني براكو قملو إما مسلمانيش باشتي ما وانا كردينو كافري دورة شاقرتين من إقليميا دولتيا ويش ما قناعت ما كردن كهرمانكي درد مورو التروير ما أجري نكردنو كتو داري مني وش أجر ورجيري زرعاتي كرينة وش أجر ورجيري رنجا رو قيامتنا تو محتاج يكس صدقي برزقار الكر طيري و ماري و هوامي والزوي هرشي وشي و اگر اما بو شي شي زرعات تو وارده بو مرو شي و مشولي و حتى اشي كالزرر من باخ كيتنا هو لي اما بو الزرر وجدا و باخ تو شي وارده بو رنجا بصدقوا أنا يتورزقار وبتشيروا سيبروا أنا نجات الله. إنسان رو قيامتنا تشيروا سيبروا صدقاتي شنا يوجد صدقاتي كاتو كبنجم زاني ويرمنيا أحصاه الله ونسوه أنا نك أزرعت أنا كردنا. مهمة أمتي إسلامي أرونه شاربو رنجا إيدرسك أمان سرو جهاني ربي إنيبو إما شي غفلته هاي ما بو زمين وما يا بقرز قولا يا بهرشي وازي وكردبو ما دابو ما دسو خواي وتوكل بخواي تاخو درو خيري ما ونكرو خوايان دوا ونكر من بركة سرو زمين كاميرا مجا بركة سرو هانا وكاميرا مجا يا رب العالمين. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. آمين آمين والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمك الله.